أي رفيقاني طريقة دردي عشقم شاركي مامۆستا مجموعەی گۆرانی تۆمار کردووە ئەوانەی کە باسمان کرد مامۆستا وەروتیەوە بۆ خۆشت باس کردووە جگە لەوانە چیتر تۆمار کردووە ئەوانە بە کاسێت هەتا بە سیدی هەتا وەڵڵا ئێستا گۆرانی ترمان زۆر وتووە گۆرانیش کەم وتووە ئای لە مریەم لەم ئاخریا وتومە بەڵێ
گۆرانیشکە کاک تەحسین بەرواری هات لێرە تەجیلم کرد ئەوەش گۆرانیی تازەیە ناخۆش نییە بەڵێ بەرهەم بکەم و تۆ فقط وەڵی بەپاچی نەخراوەتە سەر سیدی و میدی بۆ وڵاوبوونەوە بەس بۆ خۆمان بەتەمای ئەوانە تۆمار بکەی وڵی تر ئیشەڵڵا ئەگەر خوا دەست با و ئینسانی وەک ژەنابتان و تەجیعمان بکەن و ئینسان بێوەی بێ و تووشی شەڕ و شۆڕ نەبین ئیشەڵڵا مامۆستا کەریم خەمزەیی بە ژیانێکی زۆر سادەی کوردەواری ڕازیە سپاس دەکەم بۆ نەبوو جنابەت بۆ باقی هونەرمەندەکانی تر ئێمە هونەرمەندانی وەک نەمر حەسەن زیرەک وەک نەمر حسین عەلی سەلاح داودە کە لە دوایانە کۆچی دوایی کرد هەزار جار یادیان بەخێر و زۆربەی هونەرمەندانی تر کە مردن هیچ ماڵ و سامانێکیان بە دوای خۆیان جێ نەهێشت بەڵام ئەو ماڵ و سامانی ئەوانە ئەوە بوو بەرهەمەکانی ئێستا لە نێو دڵی خەڵکە لە نێو ماڵانە خەڵک پێ شا دەبێتەوە خەڵک لەگەڵی ئەژی چه داواکاریگت هەیە کە ئێستا ئەم نەختە دەسەڵاتە ئازادە هەیە لە هەرێمی کوردستان پشتگیری و دامی هونەرمەندان بکەن وەڵی من سپاسیانەکەم من خۆم لە یەک لە بەختی خۆمەکەم سێ سەفەری تارانم کرد بۆ چاوم برادری وەک جەنابتان نەبووایە چاوم دانابوو سپاسی ئەم دەیاکەم دەی سیتەک کە وەختی خۆی دێشێ مەحمووی مەلیک بووە ئێستا ژەمە خانووی کوڕەزاکانیەتی لێرە زۆر زۆر سپاسیەکەم یارمەتیان دام فقط حکوومەتی هەرێم سپاسیەکەم بەڵێم یارمەتی نەداوم ڕاز ناکەم یارمەتی داوم فقط بە ژێرەی ژیان نییە ئارەوەڵڵا چی بکەن بە ڕای جنابەت حکوومەتی هەرێم بەتایبەت وەزارەتی ڕۆشنبیری بوو نەک بۆ جنابەت مەسە هەموو هونەرمەندانە چی بکەن باشەکە هونەرمەندان بتوان درێژە بە کارەکانیان بدەن ئەو خزمەتێک کە لە فکریاندا لە بیریانە بیخەنە گەڕبوونەتەوەکەیان وەڵای من سپاسی ڕۆشنبیرەکەم کە ئێستا وەزیرەکەیان کاخالیدا زۆر ئینسانی چاکە کاخالی دۆستیە کە بۆ ئەم چاوەی من پێیزانی بوو زۆری پێ ناخۆش بوو توی سەردانی کاکەریمەکەم هەتا مدیری سەقافە هات کاگە محەممەد فەتاح مدیری تیپی میلی نەتەوەیەکان مدیری کاک برایمی ئاوێنە ئەوانە سپاسیانەکەم سەباعی سەمتور هەموو هاتوون سەردانی منیان کردووە بۆ ئەو ناڵێم یعنی بۆ داوای یارمەتی بکەم فقط سپاسیانەکەم وەک برایەک پشتیان گرتو زۆر سپاسیانەکەم هیوادارم سپاسیانەکە نیمەش هیوادارم زیاتر دەستی هونەرمەندان بگرن بگەڕمزان هونەرمەندان چ کەم و کۆڕێکیان هەیە لە ژیانیانە بۆیە بۆ کاک جەزای سازیش قسەژە فەرمووی بڵێ زۆر لەگەڵ منە کاک جەزای ساز ئەگەر جەنابەت بەڵێ ئەیناسمەوە توێژی جم لەگەڵ کردوە کاکجێکی لە هونەرمەندانە پەنجە ڕەنگینەیە هیوادارم حکوومەتی هەریم و لایەنی پەیوەندیدار ئاورێک لە هونەرمەندان بدەنەوە کە هونەرمەندان بتوانن پێ بژین و ژیانی هونەری خۆیان بنەوەرەوە بۆ خزمەت بە نەتەوەکەیان کە باسی مامۆستا عەلی مەردانت کرد مامۆستا عەلی مەردان کە گوێت لێ ئەگرت ئەچێتە دنیایەکترەوە ماتە بووی ماتە بووی عنی بەڕاستی ئەمەنگە دەنگی خۆش بوو ئەمەنە غەریب بوو خۆت ماتە بووی ئیتر ئەگەر زۆر زۆر بێڕەحمیش بووی تا گریانە داهات بە سەوتی مامۆستا عەلی وایە مامۆستا عەلی مەردان بەڕاستی کۆڵەکەیکە لە یا مەکتەبێکە لە مەکتەبەکانی هونەری کوردی گۆرانی و مەقاماتی کوردی لە نزیکەوە ئاشنایەتی لەگەڵ مامۆستا عەلی مەردان بووە پێم خۆشە باسێکی بکەی بزانین وەڵڵاهی من سپاسیەکەم دووسێ سەفەری بەغدام کرد وەختی خۆی بڵێ لە هەفتاکانە بۆ ماڵی کاک حەسیب ساڵح ئەمریکا پەڵاسی دروست کرد بەڵێ لە بەغا لە بەغا بڵێ جا منیان خۆشەویست کەرەتەچیان لەو شوێنە هەستان چوینە شوێنێکی تر مامۆستا عەلی مەردانی لێبوو دانیشتە بووین بەحسی گۆرانی کراو من یەک دوو بەستەم بۆتن دەستیا بە شان ماوتی ئافەرم کەریم ئافەرم ئافەرم گۆرانی کوردیەکان جوان ئەڵێ نەدێشتۆ بمرێتم وەڵای مامۆستا من زۆر زۆر یعنی کە تۆ ئەبینم ئەمەنم پێخۆشە ئەمەنم پێخۆشە بەقەت هەموو دنیا ئەویش تەجیعی کردم مامۆستا حسین عەلی لێبوو تەجیعی کردم زۆر سپاسیانەکەم زۆر ڕێزم هەیە بۆ قەبرەکەیان ئەلەوانەوە بۆ ئێمە گۆرانی ماوەتەوە کە من ئێستا لێم لەخوا بە زیادێ خەڵکە ئێمەی خۆشە بێت لەگەڵ مامۆستا تایر تۆفیقشی مامۆستا تایر تۆفیقیش لە سەری ڕەش حەفلەم کردووە وەختی خۆی بە ڕەحمەت بێ حەمە جەزا مابوو لەگەڵ مامۆستا تایر تۆفیق
زۆر شەو کاچوین ئێمە تیپی میلی بووین ئەوان تیپی شەرقی هەولێر بوون بەیەکەوە دانیشتینە سەر مێزێک و قسەی خۆش و تە ڕەفیقایەتیمان هەبوو لەگەڵ نەمەر حەسەن زیرەک لە حەسەن زیرەک ڕێزم هەیە خوا ئافریکا 65 لە مۆکەبە پێشمەرگە بووم ئەم دەمێکە هات بە خزمەتی گەشتم شوێک بردمە ئەو مقەڕەی خۆمان هاتە ئەو مقەڕە بە دەفێکە و گۆرانی بۆ وتین بەیانەکەی خوا حافیز بوونیمان لێ کرد بەرەو پێنجون و ئەوانە هادیتر نازام هاتەوە بۆ ئێران ئێمە پێشمەرگە بووین ئەو وەختە لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک دانیشتم بە ڕەحمەت بێ دەستێ جلی ئەفسەری قەدیمی لە بەرابوو زەردەکان یەک چیتی گوڵگوڵی بەستە بوو وەک ئێستا لە بیرمە تەزبیحێکی دەنەقاوەیی پێبوو ئێستا چۆنە ئاو بۆ دەژێڕمەوە ئەوسە ئەو گۆرانی هەیبێ دەبڵن بێ و ئەمانە ئەو شەوە لەوێ ئێمە بۆ ئێمەی بوو تەجیل نەبوو پێگەین هەیبێ دەبڵن بێ خان مەشکۆلەی میرە دێ بە ڕەحمەت بێ ئێتر ئەمەنە بەلەزەت وتی ئەمەنە بەلەزەت وتی لە ئاخریا بن وەک تەزبیح حرەموتەوە لە بەرم کرد خەڵک زۆری پێخۆش بوو کەمژێ و گۆرانیانەمەوتەوە گۆرانیتان بەیەکەوە تەرەوشەوە باڵێ ئاڵا من یعنی حەیرانێکم وت دەستیا بە شانمەوتی ئافرم بەس لە گۆرانی وتنا پەلەمەکە ئارەوەڵڵا بۆ هاتوو بوو حەسەن زیرەک لێرە چیەکەەوە بووی بە ڕەحمەت بێ لای مەلا مستەفای ڕەحمەتی بوو لای سەرۆک لەوێ گەڕابەوە هاتوو بوو ئەم ناوچەی شار باژێڕێتر نازانم لێرە خەڵک خۆش شەویزە منتیقەی لای ئێمە بڵێن پێنج ئەو منتیقەیە بەڵێ بیستۆمە نەمر مەلا مستەفای بارزانی شەر زۆری خۆشویست حەسەن زیرەک تایبەتی بانگی کردووە بۆ لای خۆی ئەی جارێکی تر لە سلێمانی پێم لە سلێمانی من عارەبانەی دوو ئەسپیمە بوو ئێستا کاگە حەمە ماوە حەمە گوڵانی ئەحەی ماتۆڕ ماوە ئەمرێکی زۆری هەیە ئەوانش لەوێ بوون حەمەی حەی فەرەچە بوو ئەو خوا ئافریکانە ماوە من عارەبانەکەم ڕاگرت چوومە ژوورۆ برادەرێکم لەگەڵ بوو نەماوە بە ڕەحمەت بێ نەماوە وتم ئەو پێش من کە کۆرەوتم بابە نەوەک ئیزنمان بردی بابە بۆ ئیزنمانە ئەمان ناسن و بابن وڵا کە چون سەلامێکمان لە حاضری کرد و لە خوارەوە دانیشتین و ئەحەی ماتۆڕ ڕێزم بەێ بۆی زۆر ئینسانێکی خەڵکی شارە و ڕەفیق پەرستە لەگەڵ کاگە حەمە گوڵانی تیانە ڕۆڵە بۆ لێون بۆ نایەنە سەرەوە هاتینە سەروتر وڵا دانیشتین تر لێ حەسەن زیرەک تاقمە گۆرانی وت منی چوار گۆرانی وت زۆریان پێخۆش بوو ئارەوەڵا ئەوە جاری دوهم بوو کە حەسەن ناسیتیەوە کە ئەوجا ئەو دەنگ دێ لە شیلانە ئەو شەوتی دەنگ دێ لە شیلانەکەی بەو شەوی بارانەکەی ڕەغزێ بۆ هەیوانەکەی ماشکەم کوڵمە جوانەکەی باشوێر بێ جیرانەکەی ئەو شەوە گۆرانی تەزیلدان کرد ئارەوەڵڵا کێ مۆسیقای لێدا وەڵا سەوە هەر حەسەنی نەی لەگەڵ بوو باڵەبات لەگەڵ ئازۆرەی زەڕب بە ڕەحمەت بن یادیان بەخێر بێت بەڕاستی ئیتر لەگەڵ کامە هونەرمەند زۆر دۆستایەتی کاک جەلال سەعید بەڵێ لە بیرم ناچی ئەمری خوای کرد تازەی کۆچی دوایی کرد بەڵێ هونەرمەندێکی زۆر بەرز بوو لە هەولێرە زۆر دەنگ خۆش بوو زۆریشم خۆشەویست هەموو وەختێک دوعایەوەی بووە کەم شوێنی بەهەشت بێ ئینشەڵڵا ئێتر لەگەڵ کە زۆر وتومە لەگەڵ کاک میدیا وتومە لەگەڵ کاک مەحموود وتومە لەگە سایبر کوردستانی وتومە لەگە زۆر کەس لەگە سەلاح داودە بە ڕەحمەت بێ وتومە گۆرانیمان زۆرە ئارەوەڵڵا ئەحمەد شەماڵ بە سەراتمان زۆرە چی بە سەراتی خۆشتەی لەگەڵ کاک ئەحمەد شەماڵ وڵا لەگەڵ کاک ئەحمەد دووسێ کارەتی ژەمەم جێڕاوەتەوە ئیتر نازانم ئەم جارە بۆ تام جێڕمەوە کارەتێکیان بە ڕەحمەت بێ حەسەنی نەی ئێمە دەعوەت بووین لە ماڵێک بە عارەبانەی دوو ئەسپی ئەوسا تەکسی نەبوو برایم پاشا گەڕێکێکە گە جەنابتان شارەزا بن لە لای توی مەلیکەوە ئێمە لەوێ چون بۆ ماڵێک بۆ خوارەوە کە ئێستا بڵێ نەقلیاتی شارە زور و ئێران و ئەمانێ وەختە چۆڵ بوو گەڕێکێ لە سەروتر بوو لەوێ دەعوەت بووین چوین بۆ ئەوێ کە ژوین بۆ ئەوێ لەوێ سیرمان کرد زەربەکە لە بیر چووە کوا زەربەکە وتی تۆ هانی تەوتی تو هانی تۆتی توان تێنە وەڵا نەهاتووە کاکە دی بابگەڕێنەوە کە گەڕانەوە بۆ زەربەکەوتیان بابا وەک ئێستا نەبووە بڕۆ زەرب بێنەوە دەفێ بێنە نەبوو کە گەڕانەوە بۆ زەربەکە دوو تانجی بیلا مەعنا
یاریان بە زەربەکە زەربەکەش کاشی بوو بەڵێ ئەنجا عەزوەلەی زەرب زۆر بە قووەت بوو ڕەحمە لە قەبری یادی گاڵتەی بەخێر تێ ناکرا کە زەربەکەمان هەڵگرتەوە لێوی زەربەکە شکا بوو بەڵێ عەزوەلەش بە ڕەحمەت بێ ئاوای کرد حەسەنی نێوتیەوە چی عەزۆ تیۆڵا زەربەکە لێوەکەی شکاتی مردوت مەرێ بەدنێ پێستەکەی نەدەڕاوە ئەگەر پێستەکەی دەڕێ ئەمە چمان کردە باسەکە شکاوە نەشکاوە قیرسیە خۆ پێی لێ درێوتیا تێدا مشکیلە نیوەرە بەدنێ پێستەکەی نەدراوە ئاراڵە ئەو بە سەراتەمان هەبوو کەرتێکەشیان لەگەڵ کاک ئەحمەد دەعوەت بووین زەلامێت تێمان ئاڵا بەخوا دەبێن و تەجیلێکم کڕیوە و کاک ئەحمەد دەنگەوەم پێ خۆشە و کاک ئەحمەد شتی کەریم باچی وەڵا کە چوین ماڵێکی دوو قات بوو وەک ئێستا نەبوو مەحاجەرە و ئەمانەی هەبێ هەر بانێکی یەکسەری بوو ئێمەش دانیشتین و ژوور بوو وەک ئەمە زەربمان پێ و دەفمان پێ و باڵەبان زەنێکمان لەگەڵە و وڵات ژنێک ئەمای هەموو بازنگی ئاتون بوو هەر لە قادرمەکانەوە سەرکەوتی ئەی بە قوربانیان مۆدەم خۆشەکانە لەگەڵوتی بە قوربانیان بم فریا ئەوە نەکە و بڵێ بە خێر بێن بەر بۆ کەوتە ناو تەشتی ئاوە تەشتە ئاوی گەورەش نەوە بڵێ گەورە وەڵاوتیان ئەرە وەڵا پورە فڵان کەس مرد وەڵام جا حی خۆلەستنەیش بە ڕەحمەت بێ کاک ئەحمەد سوک تەسبیحەکەی خستە گیرفانتی فێنیم تماتی بە قەبری پێغەمبەر لە جیاتی گۆرانەیە دێ دوو دانات ڕۆژی ڕێک لە تازی ئەم گۆر بە گۆڕات ئەمە لای خۆ ئێمە هاتی گۆرانی بن پێکەی وەڵا ئێمەش کاکە دەی تۆزێ خۆمان خافڵان و هەستاین و چۆنە و چۆن نیە بردیان بخوا دەوری چل دەقەی پێچماوتیان با بەجارێ مەڕۆن زان چی تیان وەڵا ئەیبی نییە جلەکانیمان گۆڕی وەڵا ئەی بمنیانە جیان مێشە و نەش ئارەڵا ئەوش دانیشتن یادی بەخێر بەڕاستی هونەرمەند بوو باڵێ هونەرمەندێکی دەنگغەری بوو کاک ئەحمەد کاک بەختیار بەڵێ با دوو پرسیار لە جنابیش فەرموو لە خزمەتەوە بکەین جنابەت چەند ئامێر جگەل لە باڵەبانە ژەنی باڵێ وڵا وەکو ئامێرەکان زیاتر کاری سەرەکیم شمشاڵ و باڵەبانە چکە لە مناڵیەوە کە چوومە ناو کاری هونەریەوە بە شمشاڵ چوومەتە ناو دنیا هونەرەوە بەڵێ اینجا ئێستا کە تەمەنێکەکەمێن لە ئامێرەکان کلارنێت ساز بەڵێ وەک سایزەر و گزەر بودەفی ئەمانش بەڵێ. حەسەکەم و ئەم ئامێرانە حەسفەکەم کامان بە شێوە ئاکادمیک فێر بووی چووی لە ئاکادمی وڵی وەکو خوێندن نەم خوێندوە نەتخوێندووە. خۆم فێر بووم کەس بەڵێ. فێری نەکردوم بەس زۆر شتە گەڕێتەوە بۆ حەز بەڵێ وایە تا من مناڵ بووم کە حەزم لەو شمشاڵە کرد وەکو زۆر حەزێکی زۆرم بۆ چوو هیچ خزمێک من هیچ برادێکم ئەوە نەبوو بڵێمەوە ئامێرە حەزفکە اینجا شمشاڵەکە لە ئەو کوڕ ئامۆزایەکەم پێشکەشی کردم بەڵێ ئەو تۆزیی لێ ئەزانی توانە ئەو کوڕ ئامۆزایەکەشم کە لە لادێ گەڕایەوە و باوکی عمری خوای کرد تااقەتیان لە لادێ نەما تۆزێکی لێ ئەزانی دەزانی حەزم لێتی یای بە منوتی ناتوانم حەزم کەم زۆر جار کە حەسیەکەم باوکم بێتاقەتە بێ نیشکە شمشاڵەکە یامێ و زۆرم پێ خۆش بوو بەڵێ هیچی لێ نازانێ دەی دەوری 4-5 ڕۆژ هەر هەوام تێکرد سەوتی لێوە ناهات ناڕەحەتیشە بووم هەرم خستە بەر ئێرەبەوەی وا هەبووی کاکە چۆن بێتاقەت نابێتەوەم ئاسنە لە بەرێرێتە چونکە زۆر ئەزنەوە ئامێنە بوو تر بێتاقەتی نەخۆم نابینی زۆر جاسەریشم گێژی خوارد چکە بەڵێ وایە هیچی تیان نییە ئێستا زۆر ئامێر هەیە شتێکی پێ و خۆی حەسفەکرێ بەس پەنجەکانە جوڵێنێ ئەمە ئەوشی نییە ئەتوای لێها سەبر سەبرە مناڵیش بووم و گوێم لە گۆرانی و لە زۆر شتە گرت فێری زۆر ئاواز و فێری گۆرانیەکان بووم و هەتا ئێستاش هەر بەردەوامی کاک بەختیار هونەرمەندانی ئمە مامۆستاکەریم زیاتر لە ئێمە شارەزاترە و ئەزمموونێکی هەیە لەم بارەوە وەک حەسەنی نەی کە وەک قالەمەڕێی نەمر بەڵێ وەک عەبدوڵای شەریعەتی لە سنا زۆر کەس ئەو هونەرمەندانە کە مامۆستاکەریمیان ناسی هەموو هیچ زانکۆیەک نەچوون هیچ مەکتەبێک نەچوون بەڵام بوون بە قوتابخانەیەک بۆ خۆیان زۆر لە کارە هونەرەکانی شەرت ئەوە نییە ینی بڵێ خوێندن ئێستا ئەبینی لەی وایە پەیمانگاشی تەواو کردووە بەس بەخوام حەسفیش ئەکا خۆش نییە ئەسفەگەی بەڵام کە بە سەماعی فێر بوویت تو حەشقی ئەو شتە بووی هەر ئامێرە بێ بە دڵسۆزی حەسفی کرد بە دڵسۆزی چیتە ناوە ئەو کارە هونەریەوە ئەو حتممە شتێکی باشی لێ دەرەچی ینی زۆر کەسمان بینیوە سەیرەکەی خوێندیەتی بەڵام کە گوێ لە ئەسفەکەیە بێ ئەو تامەی نییە وایە
ئێمەش هەر بە پێی بە دڵسۆزی و بەحش بۆ ئیتر فێری و ئامێرە بووین و خۆشمانە ینی شتێکش ئەگەر شتێکی ئەگەر دڵسۆزی لەگەڵ نەبێ و خۆشەویستی بۆ نەبێ پێی ناگەی بەڕاستی وایە هونەر حەز و خولیایە عشقە هونەر بەڕاستی ئەگەر عشق نەبێ مامۆستا کەریم هەر لە تەمەنی مناڵیە هەتاکو ئێستا بەردەوام نابوو خزمەت بە میلەتەکەی و نەتەوەکەی بکە زۆر سپاس کاک بەختیارگیان بۆ ڕوونکردنەوە قسەکانت مامۆستا بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە گەر قسێکی تایبەت هەیە بۆ بینەرانی بەڕێز ئەو شتێک کە من ئاماژەم پێ نەکرد بێت بۆ خۆت ئاماژەی پێ بکەی فەرموو وەڵاهی مامۆستا گیان زۆر زۆر بە خێراتمتانەکەم تۆبعاان ئەم کامیرانە لەگەڵ ئێمە هیلاک بوون بە خێر بێن سەرچاو هیوام ئەوەیە ئەگەر کەم و کوڕیشمان هەبێ ئێوە ئێمەتان بەدڵ بێ تێگەی بەس من ئەگەر بەعزە قسێ بکەم سپاسی حکوومەتی هەرێمەکەم سپاسی هەموو کوردستانەکەم سەیری هونەرمەند بە وەزنێکی قورس بکەن ئایا مۆسیقادار بێت ئایا نووسەر بێت ئایا دەرهێنەر بێت ئایا گۆرانی بێژ بێت ئایا شاعیر بێت هونەرمەند بە خۆڕایی فێر نابێ فقط هونەرمەندیش ئەبێ هونەرمەند بێ ڕێزم هەیە نەوەک هونەرگەند بێ تێگەی ئەجا ئەو قسێمە بوو لە ڕووی جەنابتا مامۆستا جەلال ئەوەنگاڵە من سپاسی ئەم میلەتاکەم کە خاتری ئێمەمانان گەشتوونەتە ئەم ئەمرە و هەتا ئێرەمانهانیوە لەخوا بەزیادێ ڕێزیان گرتوین هیوامەوەی ڕێزمان زیاتر بگرن هی هەموو هونەرمەندێک مامۆستا گیان ئەمن دڵنیام میلەتەکەت ڕێز لە هونەرمەند دەگرێت ئێوە کەسانێکن کە لە دڵی خەڵکان ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە سەنگەری شاخی هەڵبژارد بوو ئێوە بە هونەرەکەتان سەنگەری شارتان هەڵبژارد بوو لە ڕێگەی هونەرەکەتانەوە مقاومەتانە کردیانێ بەڕاستی هونەری ئێوە هونەری بەرگری و مقاومە بوو هیوادارم هەر سەرکەوتوو بیت مامۆستا کەریم جان کەوتم بەرنامەکەش بەرەو کۆتایی ڕێبەرم بە باشم زانی پرسیارێک لەسەر کاک بەختیار کە کاک بەختیار ئەوڕۆ ئێمە لە خزمەتیان بەرحال لوتفی کرد کە بۆ بەرنامە بەشدار بوو حەزەکەم ئەگەر قسەیەک لەسەر کاک بەختیار فەرموو مسپاسی کاک بەختیارەکەم یەکێکەوە کوڕەکان لەگەڵ من زۆر ئەرکی کێشاوە و نەڵێم بەرەو ڕووشە هونەرمەندێکی زۆر زیرەکە قابلیەتی هەموو شتێکی هەیە هیوادارمە سەرکەوتوی کاگێرشی شەکەم کە ئێوەی ناسان بە من و ئێوەی هانی ئەم ماڵە بچووکەی خۆتان و کاگێرش کە عاجز بووە لەگەڵ ئەفوکە هیلاک بووە لەگەڵ هەمومان زۆر زۆر سپاسیەکەم زۆر سپاسی جناب دەکەین سپاسی کاک بەختیارەکەین کە بەڕاستی ئاوا بە دڵێکی ئاوەڵاوە پەرە بە هونەری کوردیدا بەتایبەت ئەو ئامێرە بادیانی ئەو هەوایانە وەک باڵەبان وەک زە لەو ئەوانە کە پێویستی لەم سەردەما ئەوانە هەمیشە بە زیندوو ڕیان بگرین سپاسی کاکێرشی جەگەم کە بەڕاستی زۆر لوتفیکرد لە حەقی ئێمە ئەو چەند ڕۆژێک کە عەزیەتیماندا هەر خۆش بی کاک سێوان با بڵین سێوان خەمزەی ئەگەر سبەی وە هونەرمەندێک کە هونەرمەندیشی هەرچەند کەوتیان سێوان خەمزەی بابزان کوڕی مامۆستا کەریم خەمزەیی هۆگر و عەلاقەی وە سەلیقەت بۆ گۆرانی چییە بۆ حەزەکەی گۆرانی بڵێ یان ئەو خولیایە چیە تێدا کە توی هانداوە بۆ گۆرانی وتن سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کەناڵی ڕۆژەڵات تیڤ وەڵای منی شەر بەبوونی باوکمەوە حەزم لە گۆرانی بووە و کە گوێ لە گۆرانیەکانی باوکمەگرم حەزەکەم شوێنی باوکم گرمەوە ئینشەڵڵا و هەمەی براشم زۆر هاوکارم بووە بۆ مەسەلەی بڵین سیماتی دەنگ و سایزەر و ئیتر هەر بێکەوەی شەکەین سپاسی کاگەرشی شەکەم بەڕاستی ئەویش هاوکارمە بۆ هەمووی شێک و کاک بەختیاریش هەتا ئێستا کارت کردووە یا بەتەمای سیدیەک شتێک کاری وڵایی تۆزێ سیدیمان بڵاوەتەوە لە ناو بازاڕە بەڵام ئیشەڵا بەتەمای کاری جوانترین بە کلیپ بیکەین ئێستا ئەتەوێت بۆ نمونە هونەرمەندان وەک مامۆستا کەریم ئەوە هونەرمەندانەی تر ئەیانوێت ویسویان یا ئەوان هەر جیلی مامۆستا کەریم ئەوانە هەمیشە مەقامیان وتووە و گۆرانیەکانیان ناسیوە ئایا خولیای ئێوە بووی کە بچی مەقامەکان فێربووی بزانیوانە کامە مەقامن وە شێوەی مەقام چڕی ئەوە ئەساسی گۆرانیە مەقام بەڵێ پێویستە لەحنەکان بزانیت و تۆنەکان شارەزاویت و ئەوانە بە هونەرمەند زۆر ئەساسە هیوادارمە سەرکەوتووبی جا ئێستا چون بەرنامەکە بەرنامەی مامۆستا کەریمە و ئێمە لە خزمەت یاینەوە جنابیشت یەکێک لەو دەنگ خۆشانەی زۆرەوێت جێ مامۆستا کەریم بگری و لە داهاتوە خزمەتی بە ملەتەکەت بکەیت پێم خۆشە تویش گۆرانی پێشکەش بینەران بکەین من سپاس بکەیت جەنابتانەکەم و سپاسی هەمەی کوڕیشمەکەم کە ئەو ئۆرکەی بەدەستی وێتی وا بەکاری بێنێ کە زۆر زۆر تام و زۆرۆی هەبێت
شتی کوردی بێ و خەڵک ڕەحمەتی بۆ بنێرێ هیوادارم سپاس بینەرانی بەڕێز ئێستا گوێمان لە دەنگە خۆشەکەی کاکسێوانە بێت و دوجار بە دەنگە بە سۆزەکەی مامۆستا کەریم دینە کۆتایی بەرنامەکە. عتري للي وباري هات اخواري الناري عتري للي وباري مالي باوكي كاولبي الله يبرزيك الناري مالي باوكي كاولبي الله يبرزيك النار هيا بينا وبينا وبينا اوقرنا زرد وبينا بينا وبينا وبينا اوقرنا زرد وبينا كاباني قورا مالي مربط لك مشكين اري مربط لك مشكين يا توزا هاوري لملانا لوزا كاتي دتشي بوكاني خلشي للا لوزا كاتي دتشي بوكاني خلشي للا لوز هيا بينا وبينا وبينا قرني زردي البينا هاي بينا وبينا وبينا قرني زردي البينا كاباني قورا مالي مربط لك المشكين اري مربط لك المشكين لدوا بالا بزكو من بارك ونوشار كناي بينا وبينا وبينا قرني زرد البينا اخ بينا وبينا وبينا قرني زرد البينا كباري قورا مالا مربط لك المشكين اري مربط لك المشكين كراسي زرد وسونو مالي باوكي كامل بيع ترقي دام تنورو وشي خلقنا كدم عزيز من بين مشهور كراي بينا وبينا وبينا قرني زرد البينا اخ بينا وبينا وبينا قرني زرد البينا كباني قورا مالي مربط لك المشكين اري مربط لك المشكين دەمەکەت خۆش بێ کاک سێوانگیان دەست و پەنجەت نێشە کاک بەختیار مامۆستا کەریمگیان زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی لەم بەرنامە ئاوێنێ هونەرە ئامادە بوویت عەزیەتت کێشا خۆشحاڵین کە لە خزمەت تابوون بەرحاڵ ئەم بەرنامە تەرخان کرا بۆ جنابەت بە دڵ و بە گیان ئێمە زۆرمان پێ خۆش بوو کە لە خزمەت تابووین سپاس دەکەم ئێمەش پێمان خۆشە لە خزمەتیەوە بووین زۆر زۆر بەخێر بێن سەرچاومان سەرمان بەڕاستی ئەگەر ئێوەمانان ببن ئێمەش دایمە ئابین هیوادارمە سەرکەوتوبی زۆر سپاس کاک بەختیارگیان هەر بژیت زۆر سپاس کاک سێوانگیان هەر بژین دەستان خۆش بێت بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست مامۆستا کەریم خەمزەیی بە دەنگە بە سۆز و بە هەستەکەی مامۆستا دینە کۆتایی بەرنامەکە تا هونەرمەندێکی تر و تا بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن. من درم بابايا حيرانة كاكا حيرانة
سنجي ستبا خريد وكان وداجي حكيم بالي لقمانا ساركي مرقى مردنا جيانا سفر بقلق وقرعة شاشانا نظام سرجارا نبود نبين نبود ما بابا كي بابا أمن دمقو حيرانا سنجي ستبا خريد وكان وداجي حكيم بابي لقمانا ساركي مرقى مردنا سفر بقلق وقرعة شاشانا نظام وبردان بردانا دلايلو بابا ليواري ومن لك ولاس كوتم نخوا دوايا وانا خمس روتم كولاز يا باشا الرشمالي نبي دلدارك باشا دلالي نبي دلالي لبيدا بلي خطوة يقبم ورتشي لبيدا خطوة يقبم ورتشي ايواي ببنجانات بمشي لبرولا عفاي بلداون بتشيله ببنجانات بمشي لبجنا عفاي بلداون بتشيله ومن لك ولاس كوتوم لخوا دوايا وانا خمس روتوم كوازك باشا رشمالي نبي دلدارك باشا ما مستجلال دوالي نبي امان امان دول برما يمان او نمشاو جراكم لي بريا بقنجي فكير بومو ببيريش قرا يوشم قرانا ودن الدل برا مصيري بشر مردنا جر بردو قلا سوند بابو خمر بزاتي خوا هرباو فيايدك اولاد اخوا امانم چرخ خراب بايدا وهر كردرك هرقا ديخوا امانم مندول برما يمان خود قل الدنيا سيشاد نبوايا فقيري وبيري ومردن نبوايا فقيري تنياي قلق رحمة امان بيري قل يا درد يا زحمة امان امان دول برم امان 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 الويل وخاتا جرقم لبواي لبلاتا شيرين هوادا وياي شرباتا وقليل اجبا وقيماتا نكرتونا وذريا جورولا الله يبرنوي وساتا نكرتونا وذريا شا هارد الله يبرنوي وساتا جنبان مالي زوار النية اي بيك بالا وقسماتا جنبان مالي زوار النية رولا بيك بالا وقسماتا شفلار حالا بالكان ليدك القوايا
القنجة وزمنا يعلم وقبا في برسي خويلا باوا وشمغالي أقر سروات مادي إيراو أمي تنالي أقر سروات